ئەگەرچی ڕۆژانە ژمارەیەکی زۆر هاوڵاتیان تووشی ڤایرۆسی کۆڕۆنا دەبن و تا ئێستا دۆخەکە مەترسیدارە، بەڵام ماوەی هەفتەیەکە توشبوانی نوێ بە ڤایرۆسی کۆڕۆنای جۆری دەلتا جێگیرە و چاوەڕوان دەکرێت لە ماوەیەکی دیکە ڕوو لە نزمبوونەوە بکات. ئێستا وەمەسی هەفتەمان تێپەڕان لە دوای جژنەوە هەڵکشانەکە لە شێوازێکی فلاتی گر و تۆ تقریبان ئەم ماوەی هەفتەیە لە هەفتەی دووەم بە دواوە بە شێوازێکی فلات ڕێژەکە کە ڕۆژانە بڵاو بکرێتەوە لە ڕێی سایتی وەزارەتەوە دەبینن کە بەڵێ هەر بەرزە جارێ هەڵکشانی زیاتری بەخۆنە دی و داخشانیشی بەخۆنە دیوە بەپێی ئەزمموی ڕابردوومان لەگەڵ مامەڵەکردمان لەگەڵ ساڵ و چەند مانجی ڕابردوو لەگەڵم نەخۆشیە و لە بەعام نەخۆشی پەتازانی وا چاوەڕوان دەکرێت ئیتر وردە ئەبێ داخشانێکی هێواژ ڕوو بدا نابێ زیاتر بەرز بێتەوە هەرچەنە لە کۆتای دەڵێن ئەوەی لەگەڵ ئەم ڤاکسینە ئەم ڤایرۆسا ئەکرێت نازانڕێ بەڕاستی چۆنە و چۆن نییە. خواستی خەڵک بۆ بەکارهێنانی ڤاکسین زیادی کردووە و لە ئێستادا 627,000 کەس داوایان پێشکەش بە وەزارەتی تەندروستی کردووە کە ڤاکسینیان پێ بدرێت. نزیکەی 113 هاوڵاتیانیش ڤاکسینیان بۆ ژەمی یەکەم و دووەم وەرگرتووە. بریکاری وەزارەتی تەندروستیش دەڵێت کار بۆ دەکەن تا کۆتایی ساڵ ڕێژەی پێدانی ڤاکسین بە هاوڵاتیان بەرز بکەنەوە بۆ 120. سنتەرەکانمان زیاد کردووە شتی بەیانی بۆشتی ئێوارە ڕۆژانی پشووە لێدانەکان شەفتەکان زیاد بکرێمانە بۆ هەمووی ئەوەی کە بە شێوازی بەربڵاوتر و خێراتر ئێمە ڤاکسینەکە بگەین بە هاوڵاتیان و ڤاکسینانی کە هەفتانە نامێنێتەوە بۆ هەفتی داهات و هەمووی کاتی خۆیان سەرفەکرێ بۆیە ئێمە هیوادارین بم ئێستا ئەم ڤاکسینەی کە بەم شێوازە دابی نەکرێ بەردەوام بێ بەغدا بەڵێنی داینەتێک کە بە پێ ئەو عەقدانی کردوێتی تا کۆتایی ساڵ نزیکی 6 ملیۆن بەس دۆزی ڤاکسینی ڤایزەر دێ لە هەموو هاتنێکە هەموو گوژمێکە بەشی خۆمان وەرەگرین زائیدەن لەگەڵ ئەوەشا کە ئێستا هاوڵاتیان تەواو گەشتوتە و قەناعەتی کە بڵاوبوونەوەی بەرگری گشتی لە ناو لەشی مرۆڤ و کۆمەڵگەیە تەنها دوای خۆپارێزی و ماسک بەستون و ئەوە ڤاکسین وەرگرتنە. ئەگەرچی بڕیاربوو لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لەسەر دوایین راپۆرتی وەزارەتی تەندروستی لەسەر دۆخی نەخۆشخانەکان و ڕەوشی توشبوان کۆب بێتەوە، بەڵام تا ئێستا لیژنەکە کۆنە بۆتەوە. بۆیە چاوەڕوان دەکرێت ئەگەر دۆخەکە بەرەو باشتر نەچێت بڕیار و ڕێنمای نوێ دەربکرێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.